زمانی دایک ئەو چرایەیە کە لە تاریکی مێژوودا ڕێگامان بۆ ڕووناک دەکاتەوە، وەک چۆن کانیاوەکانی کوردستان بە شەپۆلی ڕوون و زوڵاڵیان گیانی زەوی تێر دەکەن، زمانی دایکیش بە وشە شیرنەکانی گیانی منداڵەکانمان پێدەگەیەنێت. چیرۆکی زمانی دایک چیرۆکی خۆڕاگریە، وەک چۆن داربەڕوو لە بەرامبەر باو و بۆران و زریانی زستاندا خۆی ڕادەگرێت، زمانی کوردیش لە بەرامبەر هەموو هەوڵێکی لە ناوبردن و پشتگوێخستندا خۆی ڕاگرتووە. هەر وشەیەکی ئەم زمانە یادگارێکە لە باپیرانمانەوە، هەر دەستەواژەیەکی حکمەتێکە لە پێشینانمانەوە. لە هەر گوندێکی کوردستان لەنێو ئەو سیاسەربەرزانەی کە وەکو پاسەوانی نەتەوەکەمان وەستاون، زمانی کوردی وەک گوڵی هەڵاڵە سەری هەڵداوە. لە دامێنی زاگرۆسەوە تا لووتکەی ئاگری، لە دەشتی هەولێرەوە تا دۆڵەکانی شارەزور، هەر هەمویان شایەتی ئەو مێژە دوور و درێژن کە زمانەکەمان تێیدا ژیاوە و گەشەی کردووە. مێژوو دەڵێ سەدان کەڕەت گۆڕەپانی منیان کردە جەهەنەم و وڵاتێکیان تێ هەڵقرچان، بەڵام هەرگیز نەیانتوانی دوو دیاردە لەسەر سینگم بسڕنەوە، یەکیان کورد و ئەوی تریان وشەی پیرۆزی کوردستان. پیرۆز بێت ڕۆژی جیهانی زمانی دایک.